کورد بیرەوەریە 29 ساڵیە ئەنفالێ قڕکردنا لەسەر دەستی ڕژیمە بەعسە عێراقی دگێڕن. لێ تورکیا ڕۆژە ریفراندۆمێ نزیک دبە و کورد کەمپێنە نا بە هەیەجان دکن. و هەفتەمی نێزیکبوونا هێزین سووریا دموکرات ژڕاقا سیڤیل دڕەڤنا دەڤەرێن ئارام. سڵاو و ڕێز و هیڤین دەمە خۆش دەگەل کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. ئەمڕۆ 29مین ساڵیادی هێرشەکانی ئەنفالە. و لێ بیرەوەریە 29 ساڵیە ئەنفالێکە سوکارن ئەنفالکریان داخوازی ژە حکومەتە عێراقی دکن لێبورینێ بکە وێ تاوانێ بجەنۆساید ناف بکە و قەرەبوویە زیاناوان بدە. ئەمڕۆ لە گوندی دێبنەی ناحەی ڕزگاری و لەسەر مەزاری ئەنفالکراوەکان 29مین ساڵیادی تاوانی ئەنفال کرایەوە کە زۆربەی کەسوکاری ئەنفالکراوەکان ئامادە بوون. هەموو ساڵێک و لە یادی تاوانی ئەنفالدا کەسوکاری ئەنفالکراوەکان برینەکانیان دەکولێتەوە و بەگریان و ڕشتنی فرمێسک و ڕۆیشتنە سەر گۆڕی ئازیزانیان گزارشت لەو کۆستە گەورە دەکەن کە 29 ساڵە و بەهۆی ئەنفالکردنی کەسوکارەکانیانەوە پێوەی دەناڵێنن. لە ساڵی 1998 چوو ئەمریکا ئیتر کولی ساڵی لە یادی ئەنفالە چواردەی حەزەکەم لێرە بەشدار بن. ئەمریکێکم لە ناو گۆڕە بە کۆمەڵەکان لە ڕۆمادێ دەرچوومە. ئێمە لە ناو بنمانیان بۆ ڕۆمادێ گشتی دوود و دەستمانیان بەسەوە لێ ڕەمیمانێت و فڕێماندانا و چاڵی بە گۆڕەوە بنیتر بەیرادەی خوا گولە لێنی نەدا. لە ساڵیادی تاوانی ئەنفالدا چەندین چالاکی هونەری نمایش کران کە زۆربەی چالاکیەکان گزارشت بوون لە دڕندەیی ڕژێمی بەعس و زوڵم لێکراوی میلەتی کورد و چۆنیەتی دەستگیرکردنی ئەنفالکراوەکان و دواتر ڕاپێچکردنیان بەرەو بیابانەکانی خواروی عێراق بۆ زیندە بەچاڵکردن و گولەبارانکردن کە دڕندەیی بەعس هێندە کەسوکاری ئەنفالکراوەکانی تۆقاندووە. نەوەکانیشان ترسیان لە دووبارە بوونەوەی هەیە. ئێمە وەکو کەسوکاری شەید و ئەنفالکراوانی کوردستان داوا لە حکوومەت هێرێمی کوردستان ئەگەینە و کەسانەی کاریان لە دۆستی تاوانی ئەنفالە هەیە بدرێنە دەست دادگا بە سزای خۆیان بگەن. پەرلەمانتاران و چالاکوانانی بواری ئەنفالیش لە ئێستادا بە جینۆساید ناساندنی دۆسیەی ئەنفال لە هەموو شتێک بە گرنگتر دەزانن تا حکوومەتی عێراق وەکو میراتگری ڕژێمی بەعس داوای لێبوردن لە کورد بکات و قەرەبووی زیان لێکەوتوانی ئەنفالیش بکاتەوە هەروەک بە جینۆساید ناساننەکەش ببێتە هۆی دڵنیاییدان بە کورد بۆ دووبارە نەبوونەوەی ئەو کارەساتە. بەشی دووەمی بە جینۆساید ناساندنەوەی کە لە پەرلەمانی عێراق جێبەجێ کراوە نەیانتوانی و بکەنە بواری پراکتیکیەوە بەمبەستی قەرەبووکردنەوەی مادی و معنەوی کەسوکاری ئەنفالکراوەکان. من ئەمڕۆ وەک شاجوانی کوردستان لێرە ئامادەم تا هاوخەمی خۆم بۆ خێزانی شەهیدان و ئەنفالکراوان لێرە دەرببڕم و ئامانجی من و هەر یەکێک لە ئێمە ئەوەیە کە پرسی ئەنفالکردنی گەرمیان و کەلاری ئازیز با جینۆساید بگەین. مەزاری ئەنفالکراوەکان دەکەوێتە گوندی دێبنەی ناحەی ڕزگاری گەرمیان و لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەشێکی ئێسک و پرووسکی ئەنفالکراوەکان کە لە خواروی عێراق هێنرانەوە لەوێ نێژراون کە ساڵانە لەسەر ئەو مەزارە یادی ئەنفال دەکرێتەوە. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. لەگەڵ ئەوەشدا کە 29 ساڵ بەسەر هێرشەکانی ئەنفالدا تێپەر دەبێ هێشتا پرسیارگەلێکی زۆر بێوەڵام ماونەتەوە وەک دەگوترێ پێویست بە لێکۆڵینەوەی زیاتری بابەتیانە هەیە لەسەر ئەم دۆسەی ژەنۆسایدە لە هەرێمی کوردستانی عێراقدا. پێشڕەو ئیسماعیل نووسەر و شیکەرەوە لە لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک پێشڕەو سوپاس بۆ ئامادەبوون و پرسیاری یەکەمیشم ئەوەیە زۆر جار بەرگوێمان دەکەوێت کە هێشتاش لە هەرێمی کوردستان ئەنفال نەبۆتە پرسێکی نەتەوەیی بۆ تا ئێستا نەتوانراوە ئەنفال بکرێتە ئەو پرسە نەتەوەییە. لەم یادەیە سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان سپاس بۆ ئێوەش. بەداخەوە تا ئێستا کارەساتی ئەنفال نەبۆتە کارەساتێکی نەبۆتە کاری نەتەوەیی لەسەر نەکراوە. ئەمەش وەکو هەموو مەسەلەکانی تر زیاتر مۆرچی حیزبایەتی وەرگرتووە و ئەنفال کارەساتێکی ئەوەندە گەورەیە ئەگەر هی کورد نەبووە ڕەنگەی هەر میلەتێکی تر بواە نەک دەوڵەتێ چەند دەوڵەتێکی پێ دروست بکرایە
من لە فەیسبووکەکەمە لە یادی 29 ساڵەی ئەنفالە شتێکم نووسیوە پێم خۆشە لێرەشا چەند ملاحەزەیەک هەیە دووبارەی کورتی تکە ئەویش ئەوەیە کە من بەراوردێکم کردووە ناچمە سەر ئەوەی کە ئەنفال چی بووە و کەی بووە و قۆناغەکانی ئەنفال و بۆچی ئەنفال بووە ئەنفال لە چێوە هاتووە تەنها دووسێ ملاحەزاڵێم یەکیشان ئەوەیە کە ئێمە ئەگەر کارەساتی ئەنفال بەراورد بکەین بە جینۆسایدی ئەرمەنەکان کە لە ساڵی 1950 بووە کە ئێستا 102 ساڵ بەسەر و کارەساتەیە تێپەڕ بووە بەڵام ئێستش بەردەوام من لەوەی کە کاری لەسەرەکەن و لە وڵاتانی دنیا یەک بە و کارەساتە بە جینۆساید ئەناسێن وەکەوەی کارەساتەکە دوێنێ ڕوویادێ هەروەها هۆڵۆکۆستی جوولەکەکان کە لەسەر دەستی نازیەکان لە شانی دووەما ڕوویە کە نزیکەی 7 ساڵێکی بەسەرا ڕوویەوە بەڵام ئەویش ئێستا ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگرتووە و بۆتە ئەوەی کە وەکو ئەوەی دوێنێ ڕوویابێ تەنانەت دەوری هەیە و ڕۆڵی کاریگەری هەیە پێشڕە ئەگەر یارمەتیم بێ ئێمە هەموو ساڵێک کوردی یادی ئەنفال دەکاتەوە لە ڕۆژی ئەنفالدا 4 ئەم جۆرە یادکردنەوە و سازدانی مەڕاستیمە تایبەتانە هیچ شتێک لە ژان و لە برینی ئەنفال کەمەکاتەوە نەخێر بە تاکیید هیچ شتێک کەم ناکاتەوە ئێمە هەموو ساڵێک بەس 4 بۆ چەند سەعاتێک ئەم یادە ئەەکەینەوە ئیتر تا ساڵێکی تر تا ساڵی ئایندە کەس باسی ئەنفال ناکە ئەوە ساڕێژی برینی کە سوکاری ئەنفال کراوە ناکە من ڕێزم هەیە بۆ دکتۆر فەرهاد پیرباڵ کە لێی دراوە کە لەگەڵ ئەوەیانیم هەرچیشی کرد بێ ئینسانە مرۆڤە نەبووە ئەوەی بەرامبەر بکرێ بەڵام کارەساتی ئەنفال بەو گەورەی خۆی بەقەدەر ئەو لەیانەی دکتۆر فەرهاد پیرباڵ لایک و کۆمنتی لەسەر نەنووسراوە کە لە کاتێکە کارەساتێکی وا گەورەیە 182,000 ئینسانی کورد لە ناوبراوە 4 قەزا و 30 ناحیە وێران کراوە 4,000 گوند وێران کراوە نزیکەی 2 تا 3 ملیۆن سەرحەیوان و حیوان و ڕەشەوڵاق ئەنفال کراوە سروشتی کوردستان ئەنفال کراوە دامدرەخت کراوە تویری کوردستان ئەنفال کراوە بەڵام کورد ئەم کارەساتەشی وەکو هەموو کارەساتەکانی تر نەیتوانی ئیستیسمار بکاتزەیەکی دەولی و لە کۆڕ و کۆبوونەوە دەوڵەتیەکانە لە UN لە ئەمریکا لە ئیتیحادی ئەوروپا لەو شوێنانە بە جینۆساید بناسرێ پێشڕە ئەگەر ئەریارمەتیم بێ ینی بۆ خۆت دەزانی ئێزدیەکان ڕوبەڕووی ئەنفالێکی تر بوونەوە ئەگەر هیچ شتێک هاوبەش نەبێت لەو دوو ئەنفالەدا ئەوەیە کە هەردووچیان بە دۆسەی ئاین پەردەپۆش کران ئێستا کورد لە ژێر مەترسی ئەنفالی تردا هەیە یاننا یا با بڵم ئەنفال مەترسی ماوە بەسەر کوردەوە کە جارێککە ڕووبداتەوە بەڵێ من ڕەم وایە ئەنفال مەترسی ماوە و ڕەنگە لە ئایندەیە دووبارەش بێتەوە چونکە من بیرمە وەختی خۆی کە سەرانی کورد ئەیان و جارێکی تر ئەمە بۆتە دەرس و کە هیچ کەسێک نەوێرە و زاتی ئەوە نەکە ئەنفال دووبارە بکاتەوە بەڵام بینیمان لە مانگی هەشتی 2014 لە ژێ پەردەی ئاینە و داعش هات کوردە یەزیدیەکانی ئەنفال کردەوە جارێکی تر و جارێکی تر ئەو برینەی کولانەوە و ئەمە ڕەنگە لە ئایندەشا دووبارە بێتەوە بەتابەتی لەلایەن شۆڤێنەکانی عەرەب و حەشدی وەتانی و حەشدی عەشائری و حەشدی شعبی و نازام چیتر ڕۆژ بە ڕۆژ ئەیبینین هەڕەشە ئەکەن هەمومان بینیمان لە بەرزکردنەوەی ئاڵای کوردستانە لە کەرکووک بە دۆستەکانیشمانەوە لە بەغا بە شیعە و سوننەوە بەوانەشەوە کە بەخۆیان ئەڵێن معتەدیل هەر هەمیان وەستانەوە لەبەرەوە ئەنفالهی ئەوەیە کە دووبارە و سێبارەش بێتەوە بەڵێ دوا پرسیارم لەم دیمانەیەدا دەمێکە دادگای باڵای تاوانەکان داوای ئەو کەسانە دەکا کە لە ئەنفالدا بەشدار بوون گومانبارەکان بەڵام تا ئێستا دەسەڵاتی سیاسی نەیداونەتە دەست بەغدا زۆر بە کورتی پێم بڵێ بۆ لە دادگای باڵای تاوانەکان کاتی خۆی ناوی 428 تاوانباری ئەنفالی
کە وەکو تاوانباری ئەنفال ناسراون و ناوەکانیان نێرا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمانە ئیجراعاتی یاساییان لەگەڵا بکرێ بەڵام بەداخ بۆ حکوومەتی هەرێم نەکەر گوێی پێنەیە بۆ پێشی نەپرسینەوە و شێو نەدادگایی کران ببوورە کاتم نەما کاک پێشڕەو زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆدا زۆر سپاس. تاوانبار نەکران بگرە ئێستا حیمایەشیان هەیە بە پلەی سەربازی گەورەشتە خانەنشین کراون و بەڵێ پەیامەکە گەیشت کاک پێشڕە و زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریت. باز بۆ ئێوەش. بۆمبا فڕۆکە کلەشکری ئەمریکی لە تونەلێکی لە ئەفغانستانێدا 36 کەس کوشتن. ئەمریکا دەبێژە ئارمانج بنگەهێکی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بوو. بۆمبا دەبێژنێ دایکە تەف بۆمبایان مەزنترین بۆمبا نەبستەری ناوۆکیە گرانیاوێ 10,000 کیلۆگرامن. وەزارەتە بەڕەوانیە ئەفغانستانی دەبێژە ji bilî کوشتنا 36 ملیتانên داعش بۆمبێ چەک و جەبلخانەکە gelek mezin wêran kir lê negot ka eger medenî bûne yan di êrişê de hatine kuştin yan ne. بەڕێوەبەری CIA دەستگای مخابراتی ئەمریکا داکۆچی لە پێویستی بۆ هەبوونی نهێنی دەکات لەو دەستگایانەی حکوومەتی ئەمریکادا کە ئەرکیان پاراستنی پارێزراوی وڵاتەکەیە. مایک پۆمپیۆ لە لێدوانەکەیدا لە نێوەندی توێژینەوەی استراتیژی و نێونەتەوەیی لە واشنگتن ئاماژەی بەوە کردووە CIA و دەستگاکانی تری هاوشێوەشی بەپێی یاسا کار دەکەن و پەسەندکردنی کۆنگرێسیشیان هەیە بۆ پاراستنی گەلی ئەمریکا وە گوتوشیە بەڵامەوانەی زانیاریە نهێنیەکان دەدزن ئەمریکا ناپارێزن وەک ئاماژەیەک بە ئەدوارد سنۆدن هەروەها جولیان ئاسانج دامەزرێنەری ماڵپەڕی ویکیلیکس کە بەمایی هەڕەشە و مەترسی بۆ سەر ئاسایشی ئەمریکا ناودێری کردن. ئەم ڕۆژی یەکشەمەیە دەنگدەرانی تورکیا دەنگ لەسەر ئەو ڕیفراندۆمە دەدەن بۆ دەستکاریکردنی دەستوری وڵاتەکە وەک دەگوترێت دەسەڵاتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا زیاد دەکا بەڵام ئەنجامەکەی کاریگەری دەبێ بەسەر ئایندەی تەواوی ڕەهەندەکانی وڵاتەکەوە. کەمال کلیژدار ئۆغڵو سەرۆکی پارتی جەهەپە دەڵێت پێویستە نایەکی زۆر گەورە لەم ڕیفراندۆمەدا بدرێ بەگوێی ئەوانەی لەگەڵ دەستکاریکردنی دەستوری تورکیادان و دەشڵێت کاتێک گوتوێتی تورکیا کێشەی بێکاری و تێرۆریزمی هەیە ئیدی بۆ ئەم گۆڕانکاریانە لە ئێستادا بکرێن وەک دەڵێ دەست بەجێ بە تێرۆریست و خائین ناودێریان کردووە. و لە ناوەندا سەدا فاوندیشن لێرە لە واشنگتن وەزیری بەڕەوانیا تورکیا فکرێشت بەحسا ڕۆلی وڵاتی خوا دی سووریا دەکرد و سەردانا واشنگتندا ئەشک پەسنێن هێریشە ئەمریکا لە سووریەدا دان. وزیر بەرەوانیا تورکیا فکری ئێشق di derbarê pirsgirêkên li Sûriyê de serdana Washingtonê kir û bi çendîn desthilatdarên Amerîkî re hevdîtin pêkanî. Fikrî êşq piştî ve hevdîtinan bejdarê konferansekî navenda vekulînên siyasî û aborî SETAyê bû û bal kêşan li ser şerê Tirkiyeyê dijî Daişê. Fight against Daesh. Ji bo me şerê li dij Daişê karekî serek ye. Ji ber vê yekê Tirkiye operasyona li dij Daişê li Sûriyê encam da û gelek bi serferazî derbas dibe. Çekdarên Daişiyên ku me li Iraq û Sûriyê kuştine bi tevahî 3500 kesin. Di heman demê de em weke Tirkiye piştgiriyê didin êrişên Amerîka yên li Sûriyê û em dibêjin divê eser li ser desalatê nemîne. Eşkeraya kûçekên kimyawî li Herêma Îdil bê hatine bikaranîn û gelek birîndarên wê êrişê gihane Tirkiye. Bi nêrîna min biryara Trump ya êrişa ser Sûriyeyê li Herêmê gelek bi erênî hatiye pêşwazî kirin. Li aliyên din nêzî 55 milyon hemelatiyên Tirkiye yê roja yekşemê biçin ser sindoqa û yê biryara dawiya referandumê bidin. Eger ev referandum ji bo AKP serfirazî derbas bibe, wî demê qanûna bingehîl tê guhirtin û sîstema serokatiyê jî tê ava kirin. Wezîrê Berevaniye Fikrî Işık li ser pirsên di derbarê referanduma Tirkiyeyê de dibêje, di sala 2007 de Tirkiye bi fiîlî dest ji sîstema parlemeniyê berda û bi fiîlî derbasê sîstema serokatiyê bûye. Welatiyên Tirkiye roja yekşemê dê biçin ser sindoqan û biryara xwe bidin. Divê ev bihê zanîn ku Tirkiye sala 1923 sîstema parlemaniyê qebûl kiriye. Tirkiye bi destûra bingehîn ya sala 1908yan ji sîstema parlemaniyê dûr ketiye. Wî demî ew kesên derbeya leşkerî pêk anîn guhorînên gelekî mezin di destûrî de çêkirin. Wekî hûn jî dizanin di sîstema parlemanî de hikûmet tê ava kirin û piraniya berpirsyariyan yên hikûmetê ne.
کەسێن دەربەیە 1970 پێک ئانین ئەف یەک گوهارتن و بەرپرسیاریا سەر و کۆماری گەلێک زێدە کرد ji ber vê yekê gelek pirzgirêk di navbera serokkomar û serokhikumetê da derdikevin. Li gorî referanduma 2007 serokkomar rasta rast ji aliyê hemwelatiyan ve tê helbijartin. Wî demî Tirkiya bi fiilî derbasî sîstema serokatiyê bû. Bi vê referandumê jî ev ê bibe fermî. Encama referandumê erê an ji nabe tişta diyar ew e ku Tirkiye ber bi guhurtinekê ve diçe û dibe ku ev guhurtin di dîroka Tirkiyeyê de qonaxekî nû veke. Aramacar dengê Amerîka. Du rojên dî 16 Nîsanê roja referandumê li Tirkiye eger referandum li gorî heza AK Partî bi erê derbas bû dijber dibêjin ew ê mirina demokrasiyê be. Çunku desalata herî mezin wê bide yek kesî serok û bi taybet jî Recep Tayyip Erdogan wê bikaribe çendîn salên dî di desalatê de bimîne. Bo pêdaçûnê bi ser vî babetê digel me Mehmet Yüksel nûnerê Partiya Gelên Demokrat HDP lêre li Washington. Kekê Mehmet gelek bi xêratî. Me gudariya raportê kir berîniha Wezîrê Berevaniya Tirkiye wesa diyar dike ku mesela ev referandum wesa hatî ji bo desalata serokî pitir be û desalata serokî jî ji ber hindiye ku ev derbên çê dibin. Bi taybetî jî yani ew darbeyekî çêbûyî salê heştê sîstema Tirkiyeyê hîn xirabtir kir lê ew derbeyek û sala borî dest pê kir û bi ser neketî AKP wê bi ser dixe û desthilatariya serokatiyê jî hîn bixortir dike. Yani ev hemî ji bo berjewendiyên Tayyip Erdogan dixwaze ku hîn sîstemekî xort xwe rava bike ku bikaribe xwe li dadgeha biparêzine û kes nikaribe nêzika wî bibe û derdora wî bibe. Kılıçdaroğlu jî dibêje ev wesaya ji ber hindê yani kesê dibêjin ku mesela şerê tîrorê û Tirkiya rastî tîrorê tiştî wesa dibe divê vê referandumê nekin. Yani ne wextê referandumê ya? Bi rastî jî referandum çê dibe ji bo ku tenê Erdogan bike bin garantiyê ne ji bo ku sîstemekî Tirkiye biguherine. Yek jî taybetî Tirkiye pêwistiye bi nû yani qanûnekî bingehiyê nû heye. Ev jî gerek pirsgirêkên Tirkiye hemiye çareser bike lê ew referanduma tu alîkariya wê nabe. Du ew qanûnên bingehiyê ku غلط هاتیه آواکرین دا اصرار کرنه او جی نج بو me baş e. Ji bo jî em dibêjin taybetî pêwîstî heye ku bi qanûnê bingehekê nû çê bibe ku bikaribe pirsgirêka Kurda û pirsgirêkê kêmnetewan û hemiyên Tirkiye çareser bike. Mehmet yani li ji demê ku behsî referandumê tê kirin yani ez wesa tê digem herkes wesa ew dijber wesa dibêjin ku bi tinî ev ji mebesta wê ji bo ku Recep Tayyip Erdogan di desalatê de bimîne. Ti çi dibêjî? Bi taybetî jî ev firsetekê dide Tayyip Erdogan ku heya 2029 di ser hukm bimîne zaten heya wê demê maşuva jî herkes êdî sîstemekî demokrasiyê ê bîr bikin. û ez barim Tayyip amadekirina bingehê dike ku ji bo ku lavê xwe berdewam bikin. Kekî Mehmet çalakî li herî min Kurdan dibin berî demekî Kurd pemîra me hinek vîdeo gihandine me çalakîn Kurda dibêjin na ji wê referandumê de em bibînin em ê vegerin cem te. Roja 16 mehê dadgeha wê ye mehkema gelê em ê giş bi hev direbişin ser sandokê em ê hesabên Cizîrê, hesabên Gewerê, hesabên Sûrê, hesabên Mîrayê bebe, hesabên Taybet ana em ê hesabên hemû mazlûma ji ser sandokê ji wan zalimana bipirsin em ê ji zulma wan re bêjin na em ê şerî qeçîna re bêjin na. Gever malên wî xerab kirin û veran kirin herî girîn bersivê kemê di sanduqê ji bo wî bibidin na ji bo kuştiran ji bo tillekirinan ji qetiyameran em ê bêjin na. Belê kak Mehmet Kurd çima dibêjin na? Yani berê her tiştê ew Tayyip Erdogan dixwaze sîstema xwe hîn xurttir bike lê ew ekîba ku bi Tayyip Erdogan re dixebite bajarê Kurda xirab kirin ew ekîb eger
اری ببه اول سر دستلاتاری به اردوان را بمینن و او جیتی معنی که زخت لسر کرده ایهین پرتر ببین جبو که او اکیبا که اردوان را کارد که تو نیت وانی چاره سری کرنا پرسکریکا کردی نینه او تنی به تشتکی تنه فهم دکن او به زخت دفکرن که ای کرده پاش و بیخن و پرسکریکا کردی چاره سر بکن جبو نویجی تایبتی هر کس پیوسته که بیجن نا بله یکی جبو که داد یعنی قانون بنگهیه که نو آوا ببه گرک هم نها بیجن نا و پیش روز قانون بنگهی که نو آوا بکن بله او قانون بنگهی نیا پیش نیاز کردی در رفراندوم ده اگر در باز بو و گلک دستلاتی بده سروکی و دادگاه پرانیا دادگاه دست سروک دا ببینه و کار به پارلمان بروخینه حکومت بروخین هر وقتی فيها لی کاک محمد متخواست وناشتر بیجم اگر در باز بو اون هدفه و چی بکن اما کاری خبر دوام کن یعنی او نای معنی که هر تشتك دسكنا لي تشتكي دينجي يعني او ظلم وزغطة اردوغان هم برببا او تي معناكو ايكو دجيوي بساكنين جي هم برببن او ظلم وزغطة كلسر كردا دبا ايل سر هرمي ديني تركاجي ببن جبوي خاصة كي بنجاهين هنا خورتري غوارتني چي ببن لي تايبتي جي يعني ام بالسيستم كي ديكتاتوري راوي دمي برو دمینن دجی ویجی گرکم اتفاقی خورتر چی بکن وکی کرداج گرک هر دم ام آماده بن وکی بر ریخستم من کو دما تشتین وهاد بن گوارتن مزن جی بخوراتینن یعنی ام جی گرک آماده بن گوارتن مزن خراب گوارتن کدی دست بیدکا یعنی گوارتن کی خراب دبه وسیله کی گوارتن کی باشتر جی یعنی اگر تو آماده به کی محمد گلک سپاس امزان اکبی جی گلک خو حاضر کدیا کو به اری رفراندوم در بازبات دست خوش سپاس محمد يكسل نونري بارتيا قالن ديمقراط HDP لير الواشنطن ميفاني كورت كونكشن بو لسوريا هفدمي كو هيزين ديمقراطا سوريا ببشتفانيا امريكا نزيكي رقا دبن بايتخت ديفاكتوي كمالا دولة اسلامي داعش خلكي سيفيلي الرقا ولو دورو برجي درفنا دفرين ارام بامري دنجي امريكا محمود بالي تشويا ناف وان بنابران لكامبي عين عيسى كوشش هزار بنابر لي وحويانا او دبجه هنك جوانا جي عراقنا رفيانا بشتي دست بكرنا اوبراسيونا رزقار كرنا موصلي جي داعش روج بروج هجمارا کوچبرین گوجهری من داعش خو خلاص دکن زیده دبه سیویلین گوجبن کنترول داعش تین رزقار کرن بری خود دن دورن دبن کنترول هیزن سوریا دموکراتیک هسده دا لکامپا عین عیسی لباکوری رقا نیزی 6000 پنبر تیدا جیان دکن. ریوبریا خسر و سازی سیویل پیشوازی و آلیکاری آوان دکن. و جبو بجیه کرن آوان 400 چادر هاتنه وگرتن تاوی پیدیوین وان جه اسفنج و بطانی. و هولددن گو همی پیدیوین جیان جخارن و وخارن جوان را پیشکش بکن. لی برپرسین کامپه تینن زمان گو جسدما هجمارا مزن و کمبونا آلیکاری جدر و کماسی دخارن داهیه. تقريبا حاليا نها نزيك 400 چادر دكان پیدا هنا تشتم بتر پیشکش دکین دوشک و باطنی و چادر و چرانه و هندک پیدوین دی جیانه اگر تو پرسیاره لسر خارنه و کماسی دکی مکیشه لسر کمبون خارنه هيا پنبرین کامپا عن عیسی نتنج سورینا لگلک جوانج عراقی هاتنه مصطفى عبدالله گوج باجار قائم العراقي بدسبيكا اوبراسيون ارتش عراقي لسر هريم دبن كنترول داعش دا بري خدابو باجار الرقا لسوريا و پشتی گو هسده اوپراسیون غضب فرات دست بیکر مصطفى تاوی مالباتا خواج رقا درکتن و خواگیهاندن شروان هسده گو او درباسی هريم کرن و دکامپا عین عیسی دا بجیه کرن ساكن العراق از خلق عراق ما جدور قایم ام چون رقا و دمک الویرمان ام جه قایم در کفتن جبر بمبا باران کرنه و جرق دهی ام گهشتی نویره براین کرد پیشوازی لما و بخیر هاتنا ما کرن بزیدبون آلوزیان لهوردورا دورین دبن کنترول داعش دا دیاره گوهاتنا پنباران ده هین پر ببه و پیوستی به آلیکاریه که ناونتوی هیا دا گو اف کوچبر بجیه ببن بقربون شر و پفشونا لهوردورا باجار رقا و باجار موصل لعراق خلق سیویل نچار دبه گو پنبر ببه خلق سیویل بری خوددن دورین دبن کنترول هیزن سوریا دموکراتیک لباکوری سوریا لوی قامپا گونها لعین عیسی هاتی چکرین نیزی 6000 پنبر تیدا جیان دکن
محمود بالی دەنگی ئەمریکا قامپا عین عیسا. پاس و ئۆتۆبیسەکان دەستیان کردووە بە گواستنەوەی سەدان کەس لە دوو گوندی شیعەکان لە باکووری ڕۆژاوای سووریا کە سەرهەڵداوان گەمارۆیان داوە. هەروەها سەرهەڵداوانیش دەستیان کردووە بە کشانەوە لە دوو شارۆچکەی نزیک دیمەشقی پایتەخت. بەپێی ڕێکەوتنێکی نێوان حکوومەت و سەرهەڵداوانی زوێکی ئەم ڕۆهێنی دانیشتوانی هەردوو گوندی ئەلفۆعە و کەفرەیە لە هەرێمی ئەدلب گوندەکانیان جێهێشتووە. ڕێکوتنی تری هاوشێوە لەم چەند مانگەی ڕابردوودا کراون تا سەرهەڵداوان ئەو ناوچانە جێپێڵن کە بۆ ماوەیەکی درێژە لەلایەن هێزە سەربازیەکانی بەشار ئەسەدەوە گەمارۆ دراون لە بەرامبەر ڕێگەپێدانی دانیشتوانی شیعە تا بە پارێزراوی دەرباز ببن لە گەمارۆکانی سەرهەڵداوان کە زۆربەیان لە سونەکانن. رووسیا، ئیران و سووریا هشداریە دەدەن ئەمریکا ژە عێریشên دژی سووریا و داخوازە لێکۆڵینەکە نێفنەتەوەیی دیکن لەسەر عێریشا کیمیایە هەفتیابووری. وەزیرێ دەرڤەیە رووسی سەرگەی لاڤرۆڤ و میێڤانداریە هەفبەرین خوێن ئیران و سووریا دەکە لە مۆسکۆ عێریشا موشەکان یا ئەمریکی لە دژی بنگەهەکی فرینان یە سووری شەرمەزار کرد و گوت ئەو شکاندنا یاسای نێفنەتەوەی بوو. وی گۆجی کارێکی دی بڤی ڕەنگی دی ئارما ئەنجامین گەلک خراپ هەبن نەزش بوو ئەو لای هەرێمێ بتنێ بەلکو یا تەڤایە جیهانێ. بەنابەر ku ji welatên pirî tund û tîjî direvan jî ji civakên hejar tim pêtiviya wan a taybet bi saxlemî heye. Dema ku tên Amerîka jî demê çend salan divên ji bilî astangên ziman û cudahiyên civak û keltûrî ew me ew hewceyên wan jî gelek bi saxlemî hene. Li wan li bajarekî piçûkê Virginia pizîşk wan astangan dihilînin. بیمال چادری بەردەوام تاقیکردنەوەی تەندروستی لە تیمارگەی ئینتەرناشنڵ فامیلی مێدیسن لە شارلزڤیل بۆ دەکرێت. لە ساڵی پاریشدا نیشتەرگەری گواستنەوەی گورچیلەی لە زانکۆی ڤرجینیا بۆ کرابوو. وانە بواە ئێستا مردبووم پارەم پێ نەبوو لە ئۆردگای کۆچبەران تا پرۆسەی شوشتنەوەی یان گواستنەوەی گورچیلە بۆ بکرێت. چادری 20 ساڵ لەمەوبەر لە ئۆردگای کۆچبەری لە نیپال بەسەر بردبوو دوای ئەوەی لە شوێنی لەدایکبوونی لە بۆتان هەڵات بوو. لەناو ئەو 110,000 کەسەدا بووم لە تاو زوڵم و زۆرداری وڵاتەکەم بەجێهێشت. لوبنا عەباسیش لە مێژەوە کێشەی بەربڕەی پشتی هەبووە لەو کاتەی 6 ساڵ لەمەوبەر لە عێراق هەڵات بوو. ڕۆژی وا هەبوو بەهۆی ئەو کێشەیەوە نەمدەتوانی بڕۆم. ئێستا دەتوانم هاتوچۆ بکەم و کار بکەم. دوو کارم هەیە. زۆر سپاس یارمەتیدانی ئەم تیمارگەیە و ئەمریکاش دەکەم. چادری و لوبنا لە نێوان 30,000 کۆچبەرن لە شارلزڤیل نیشتەجێ کراون لە ڕێی کۆمیتەی کۆچبەران و یاخۆد IRCەوە لەوەتەی ساڵی 1998ەوە و زۆربیان لەو تیمارگەیە چارەسەر وەردەگرن. دکتۆر فێرن هاوک پزیشک لە زانکۆی ڤەرجینیا 15 ساڵ لەمەوبەر بە یارمەتی IRC وەزارەتی تەندروستی ئەمریکا تیمارگەکەی دامەزراند. بەگشتی کۆچبەران بەر لە گەیشتنیان خزمەتی باشی تەندروستی وەرناگرن. هەر بۆیە کێشەی تەندروستی و دەرونی زۆریان دەبێت لەو دەمەی کە دەگەنە ئێرە. کەوا پێویست دەکات ئێمە تێبگەین لە گیرروگرفتەکانیان و پێشخانی کەلتوریان و بیرروباوەڕی ئاینیان و ئەزمموی پێشویان. هەر بۆیە بە باشم زانی ئێمە تیمارگەیەک بکەینەوە کە دەتوانین پزیشک و پەرستاری تریش ڕابهێنین باشترین خزمەت بە کۆچبەران بگەێنن. لە یەکەمین سەردانی نەخۆشەکە پزیشکەکان لە ڕێی زمانوەرگی ڕێکەوە لە نەخۆشەکە تێدەگەن و ماوەی کاژمێرێک بەسەر دەبن بۆ تێگەیشتن لە کێشەکانی. جاری وا هەیە لە ڕێی تەلەفۆنەوە یارمەتی دەدرێن. هەندێ نەخۆشیش ئاسانە چارەسەرکردنی بەڵام هەندێکی تروان نییە. بۆ نمونە دەبێت قەنەعەت بە ژنان بکرێت کە دەبێت تاقیکردنەوەکانی مەمۆگرام و پاپسمیریان بۆ بکرێت. تەنانەت کێشەکانی دەرونی ئەجگار سەختن وەک ناڕەحەتی دەرونی دوای شەڕ و خەمۆکی کە زۆربەی پەنابەران هەیەە. بهێنە بەرچاوی خۆت کەسێک لە میانەی شەڕ لە وڵاتەکەی ژیا بێت و ئەندامێکی خێزانەکەی لە بەرچاوی خۆی کوژرا بێت و تەنانەت خۆشی هەڕەشەی لێکرا بێت و لە تاوانە هەڵات بێت. ئەوانە بەکارەسەت ڕەت بوون کە دیمەنەکان لە بەرچاویان لا ناچێت. هەر بۆیە ناتوانن لێرە گەشە بکەن گەر چارەسەر وەرنەگرن. لەگەڵ ئەوەی دابینکردنی خزمەتی تەندروستی و دەرونی بۆ کۆچبەران بەڕەنگاریە بۆ پزیشکەکان بەڵام هەروەها دڵخۆشکەرەشە. ئامانجەکەمان ئەوەیە ئەندامی تەندروست و بەرهەمهێنەرمان هەبێت لە کۆمەلگاکانمان کە هەست بکەن بەوەی کە پێشوازیان لێکراوە و تا قەناعەتیشیان بە ژیانی خۆیان هەبێت و بە دڵخۆشیەوە تێکەڵی کۆمەلگا ببنەوە و تیا هاوبەش بن.
هەر لە خۆشیە جەتابیاڵی خدا حافظ.